مامەڵەی ڕاستەوخۆی لەگەڵ لایەنە عێراقیەکان هەبوو دکتۆر سەباح سوبحی ئەندامی پێشووی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق. دکتۆر زۆر بەخێر بێی لە کاتێکدا کە زۆر نوێیە حکوومەتی عەلی زەیدی و کابینەکەی زۆر لە سەرەتادایە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات چ پەیامێکە؟ سەرەتا زۆر سپاس بۆ میوانداریە. من تەقیمی خۆم تەقیمی قرائەیەکی سیاسی بکەین بۆ سەردانەکەی ڕێزدار مەسعود بارزانی بۆ بەغدا. ئەوە یعنی ئەو بابەتەیە کە پێشتر تەحەدیاتمان هەبوو، ئەو تەحەدیاتانە تەحەدیاتی سیاسی بوو لە هەڵبژاردنەکانی پار ساڵ دەستی پێکرد کە چەندین لایەنی سیاسی هەڕەشەیان دەکرد لە قوارەی هەرێمی کوردستان و کێشە و گرفتیان دروست دەکرد لە پەرلەمان بۆ ئێمە، یعنی لە بواری نەوت هەناردەکردنی نەوت لە بودجە داهاتی ناوخۆی هەموو ئەوانە یعنی کێشە و گرفت بوو لە بواری تەفسیرکردنی دەستور بە چاوەکی دیکە تەمەشای ئێمەیان دەکرد. بەڵام ئێستا خۆشبەختانە سەردانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان، سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستانی ئەویش هەردووچیان پێکەوە یعنی شتێکیان دروست کرد بە شێوازێکی دیبلۆماسیانە چارەسەرکردنی کێشەکان بە تەفاهوماتی مشتەرەک، چونکە ئێمە وەکو هەولێر وەکو حکوومەتی هەرێم هەردەم چارەسەری کێشەکە دەکەین، دەتوانین ببینە جێگای چارەسەرکردنی کێشەکان لە بەغدا بۆ پێچەوانەوەشەوە. بەغداش دەتوانێت ببێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک لە ناو هەرێمی کوردستان. ئەو بابەتەی ئەو ڕەهەندە سیاسی کە دەمەوێت زەختی لەسەر بکەم ئەوش ئەوەیە ئێمە بابەتی بودجەمان هەیە، یعنی ئەو حکوومەتە تازەی کە هەیە ئێستا حکوومەتێک کە با بڵین تەرکیبەکەی تازەیە، تەرکیبەکەشی جیاوازە لەگەڵ حکوومەتەکانی دیکە. یعنی ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ حکوومەتی سوودانی تەماشا دەکەین یعنی لایەنی سیاسی زاڵ بوو خۆی محەممەد شایع سوودانی کەسایەتێکی سیاسی، بەڵام ئێستا عەلی زەیدی کابرایەکە یعنی لە هیچ خبرەیەکی سیاسی نییە، بەڵام یعنی هەوڵی ئیشکردن دەدا و سەردانکردنیشی بۆ هەولێر ئەوە بەڵگەیەک بوو کە دەیەوێتن لاپەڕێکی نوێ بکاتەوە لەگەڵ هەرێمی کوردستان. ئەو بابەتەش تەرکیبەی هەرێمی کوردستان و لەگەڵ وەزیرەکانی بەغدا ئێستا ئەگەر ئەو چواردە وەزیرێکە دەنجی لەسەردرا نمونە ئەو وەزیری دارایی کە ئێستا هەواڵەکی بەپەلەتان بڵاو کردەوە، یعنی ئەوە دەلالەتی ئەوەیە کە نیازێکی باشیان هەیە بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکەین. ئەوە ئەرزیەیە، یعنی ئەوە لە ماوەی ڕابردوودا ئەو کێشانی کە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان هەبوو بابەتەکە نەوت بوو یان بودجە بوو یان سیاسی بوو؟ بابەتێکی صرف سیاسی بوو بەڕاستی. مەسەلەی نەوت زۆر بە ئاسانی چارەسەر دەکرام. لە لیژنەی نەوت و گاز بووم، زۆر یعنی وەرەقەی چارەسەرکردنمان پێشکەش دەکرد، چۆنیەتی چارەسەرکردنی کێشە و گرفتەکان. دکتۆر سەباح پێش ئەوەی کە سەرۆکوەزیران بگاتە ماڵی محەممەد هەلبووسی باسی ئەومانە کرد و کێشانی هەبوون سیاسی بوون و جەنابەت گوتت بەڵێ کە سیاسی بوون. ئێستا بۆ نمونە بابەتی نەوت چارەسەر کراوە لە نێوان هەولێر و بەغدا و ئەوەی ماوەتەوە ئێستا هەرێمی کوردستان ئەڵێ هەموو پابەندیەکانی خۆمم جێبەجێ کردووە. چاوەڕێی ئەوە دەکرێت لەم کابینەیەدا پابەندیەکانی عێراقیش بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێن؟ بێگومان یعنی ئێمە ئەو چارەسەرکردنی کاتیە، یعنی هەناردەکردنی نەوت ڕاستە بە پێی مادەی 12 بودجەی یاسای بودجەی پێشوو جێبەجێ کرا، بەڵام یاسای نەوت و گاز بۆ دەرنەچوە تاکو ئێستا و دەبێ حقوقی هەرێمی کوردستان لەنا ئەو یاسایە جێگیر بکرێت. ناکرێت ئێمە وڵاتێک بین تقریبان 4.5 ملیۆن بەرمیل ڕۆژانە هەناردە دەکەین یان بەرهەم دەێنین، باشتر وایە بڵێن بەرهەم دەێنین، ئەوە ئێستا دابنیشین بزان یاسای نەوت و گازمان نیە، چکە ئێمە حقوقمان هەیە، حقوقی گەڕان بە دوای نەوت، استکشافە، تەنقیبە، یعنی اتفاقکردنە لەگەڵ کۆمپانیاکان. زۆر هەوڵماندا لە دەخولی پێنجەم ئەو یاسای دەرکەین، بەڵام بەداخەوە تەقاتوعی مەساڵح هەبوو. بێگومانە من متئەکیدم یانی لە میانی ئەو سەردانەی ڕێزدار سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستان یعنی باس ئەو بابەتە دەکرێت. پێت وایە کە تێڕوانینی سەرکردە سیاسی عێراقیەکان
بۆ هەرێمی کوردستان لە پاشەم سەردانەی سەرۆک وەزیران دەگۆڕێت؟ ئەکید ئەو سەردانەکە دوو ڕەهەندی تێدایە، ڕەهەندێکی فەرمی تێدایە کە سەردانی هەر سێ دەسەڵاتەکە کراوە، سەردانی سەرۆکی وەزیرانی ئیتحادی کراوە، سەردانی سەرۆکی پەرلەمانی کردووە، سەردانی سەرۆکی دادگای ئەنجومەنی دادگا. یعنی کەواتە ئێمە هەر سێ بابەتەکە کە فەرمی ئەوەی ئێستاش کە لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ دەبێتەوە، یعنی سەردانی محەممەد حەلبوسیەکە کە لەو کەسانی کە کێشە و گرفتیان زۆر بوو لەگەڵ هەرێمی کوردستان، بە تایبەت هەرێم حکوومەت باسی حکوومەتی دەکرد بە خراپە، باسی پارتی دەکرد بە خراپە، بەڵام ینی ئەو بابەتانە لەوانەیە لە ئیتاری ئینتیخابی ئەگەر بڵین لە کاتی ئینتیخابات ئەو باسانە هەبوو، بەڵام دیسان ڕنگدانەوەی هەبوو لەسەر پەرلەمانی عێراقی، ینی ئەگەر تەمەشا بکەین جێگیری سەرۆک پەرلەمان، ینی کێشە و گرفتی تێکەوت دوای ئەوە تەسریحاتی هەناردەکردنی نەوت لە کاتی جەنجی نێوان ئەمریکا و ئێران، ینی کێشە و گرفتی تێکەوت. بەڵام وا دیارە ئێستا ینی لایەنەکانیش قەناعەتیان بەوە هاتووە لەبەرەوەی تەحەدیاتی ئەمنی هەیە، تەحەدیاتی ئەمنیی زۆر بەقووەت هەیە ئێستا، تاکو ئێستا کێشەی نێوان ئەمریکا و ئێران چارەسەر نەکراوە. هەناردەکردنی نەوت وەکو بەڕێستان فەرمووتان مەسەلەی هەرێمی کوردستان بۆتە دەرگایەکی زۆر باش بۆ هەناردەکردنی نەوتە عێراق لە کاتێک کە لە بەسڕە هەناردەکردن ئەستەمایان زەحمەتە زۆر. ئەجا ئەو بابەتی نەوت لە مەرتەبە یەکەم دێ، بابەتی بودجە دێت. پەرلەمانی عێراقی دوای پێکهێنانی حکوومەتی عەلی زەیدی هەنگاوی ئەوە دێنێت کە یاسای بودجە دابنێ، چونکە حکوومەت بەبێ بودجە ساڵی 2027 بالضبط. بەس ئێستا ئەوەندە ماوە، یعنی تقریبا 6 مانگێک ماوە. ئەو کاتە مەسەن ئاعتیماد لەسەر قانونی سنەی مالی دەکا کە بڵین قانونی ئیدارەی مالی کە ئەمە دەبێ ئێمە زامنی ئەو موچەکانی فەرمانبەران بکەین بەبێ هیچ کێشە و گرفت. عەلی زەیدی شتێکی باش تاکیدی لەوە کردبووە لەگەڵ سەرۆک وەزیران مەسرور بارزانی کە بابەتی موچابێت جیا بکرێتەوە. ئەم دوو سەرۆک وەزیرانە هەردووکیان هاوتەمەنن و گەنجن، پێتان وایە کە ڕۆیای ئەوان دەتوانێت ئاڕاستی هەماهەنگیکردنی نێوان هەرێمی کوردستان و عێراق بە جۆرێکی تر بگۆڕێت؟ بێگومان مۆزوعی ڕێزدار مەسرور بارزانی مەبادئی خۆی بەردەوام سابتە و پێشتریش ینی لە میانی ئەو کابینەیە تاکو ئێستا مەبدەئەکانی نەگۆڕە. عەلی زەیدی سەرۆک وەزیرانێکی تازەیە، وەکوتم لە بیئەیەکی ئابووری بیئەیەکی اقتصادیەوە دروست بووە، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە هیچ یعنی تیارێکی میولی سیاسی نەبووە، بەعکسەوە یعنی دیارە پەیوەندیەکی باشی هەیە. ئەوە دەرگایەک دەکاتەوە بۆ ئەوەی تەفاهماتی نێوان هەردوو سەرۆک وەزیرانەکان زیاتر نزیکتر بێتەوە. عەلی زەیدی پێویستی بە ڕاوێژە، پێویستی بە ڕێگا خۆشکردن هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە بتوانن ئەو گرفتانە چارەسەر بکە، پێویستی بە دەعم هەیە، دەعمێک لە هەرێمی کوردستان زۆر لە لای گرنگە. هەر لەبەر ئەوەش دوای ئەوەی کە کاندید کرا بۆ سەرۆکی ببێتە سەرۆکی ئیتیحادی، ئەوە لەوێن دەرێت تەمەشای کرد، ینی یەکەم دەرگا کە بچێتە ناو ئەو دەرگا ڕووی کردە هەرێمی کوردستان و ڕووی کردە هەولێر، تاکو بتوانێت ئەو پاڵپشتیە و ئەو پشتیوانیە هەرێمی کوردستان زامن بکە. نەجاحەتی عەلی زەیدی بەبێ هەرێمی کوردستان نابێت بە هیچ شێوازێک، وە بە تایبەتیش بەبێ پارتی دیموکراتی کوردستان ناوێت کە زۆرینەی پەرلەمانتارەکان کار دەکەن لە پەرلەمانی عێراقی و حزورێکی باشیان هەیە و توانایەکی لێ هاتوویان هەیە بۆ چارەسەرکردنی هەر گرفتێکە لە ئایندە دروست بێ. ئێمە ئەوە ناڵین کانی تەواو ئیتر کۆتایی بە گرفتەکان دێ، بێگومان ینی گرفت هەر بەردەوام دەبێت لەبەرەوەی ئەو شتانە ینی لەوەتی عێراق دروست بووە و لەوەتی دەستور هەیە لە 2005ەوە تاکو ئێستا مەسەلەی تەفسیرکردنی دەستور کێشی تێدایە. بەڵام مانای ئەوەیە کە تو
یعنی وەکو بڵێ دەرگای مفاوەزات و دەرگای دیبلۆماسیەت وەکو دەکرێتەوە تەفاهمات دروست دەبێت ئەو تەفاهماتانە زۆر گرنگە ئەرزیەکی باش دروست دەکات بۆ سەرکەوتنی عەلی زەیدی و بۆ تەبعاً سەرکەوتنی هەرێمی کوردستان بۆ هیوایی کە عێراقی شەمە لە بەرچاو بگرێت چونکە هەمیشە هەرێمی کوردستان گوتوێتی کە ئێمە دەستی خێر و دەستی ئاشتیمان درێژ کردووە و هەر ئەوەش دەبینرێت لە هەنگاوەکانی هەرێمی کوردستان بەڕێز سەواح سوبحی ئەندامی پێشووی لیژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوون بەخێر بێ.